وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. بەڕاستی باشترین کەلامی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ و باشترین ڕێباز و طریقەت ڕێبازی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و هەر لادانێک لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم داهێنانە و گومڕاییە و سەر لێشێوانە و خاوەنەکەشی سەری لە جەهەنەمەوە دەرەچێ. خوای گەورە پەنامان بدات. بیسەرانی خۆشەویستم، خوشک و برا بەڕێزەکان، لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکاندا ئەگەینەوە خزمەتی بەڕێستان. بەو هیوایی خوای پەروەردگار یارمەتیماندا ئینشاء الله بتوانین زیاتر و زیاتر ئەو شتانەی کە هەندێک لاری تێکەوتووە لەلایەن هەندێک کەسەوە لەلایەن هەندێک لە مسلمانانەوە ئێمە بتوانین تیش بخێنە سەری و ڕاستیەکان بخێنە بەرچاوی بەڕێستان. سابڵکو ئینشاء الله خوا لێمان ڕازی بێت و زیاتر و زیاتر هیدایەتمان بدا ئینشاء الله بۆ ڕێگا ڕاستەکەی خۆی و لە ڕۆژی قیامەتە بەری شەفاعەتی پێغەمبەر بکەوین صلی الله عليه وسلم. بەڕێزانم، ئێمە باسی ئەومان کرد کە بنەماکانی ئیسلام لەسەر سێ شت دامەزراوە. لە حەڵقەی پێشوە باسی ئەومان کرد کە بنەماکانی ئیسلام لەسەر سێ شێوە یان لەسەر سێ کۆڵەکەی ڕئیسی ڕاوەستاوە کە بریتیە لە عیبادەت و عەقیدە و بیرۆباوەڕ و هەروەها عیبادەت و پەرستش و هەروەها ڕەوشت و ئەخلاق و ڕەوشتەکان. وتمان لە بنەماکانی عەقیدە و هەروەها لە بنەماکانی عیبادەت و لە بنەماکانی ئەخلاقا جیاوازی دروست نییە بە هیچ شێوەیەک. یعنی لە ئەساسیاتی، لە شتە ڕئیسیەکانی، شتە ئەسڵەکانی عەقیدە، هەروەها لە ئەسڵەکانی عیبادەتە، لە ئەسڵەکانی ئەخلاقا، ئەمە بە هیچ شێوەیەک جیاوازی تا دروست نییە، چونکە خوای پەروەردگار یەکلای کردوێتەوە و هەر کەسێکیش خوا پەنامان بدا لەوانەیە جیاوازی بکات، ئەسڵێک تردانە لە عەقیدەیە جگەلەوەی کە خوا دایناوە، ئەسڵێکی تردانە لە عیبادەتە جگەلەوەی کە خوای گەورە دایناوە، ئەسڵێکی تردانە لە ئەخلاقە جگەلەوەی کە خوای گەورە دایناوە. خوا پەنامان بدا ئیترەوە بەرەو داهێنرا و بەرەو بیدعە ئەچێ. ئەو خلافە بە هیچ شێوەیەک لە شەریعەتە دروست نییە و خاوەنەکەیشی خوا پەنامان بدا بە بیدعەچی یان بە بیدعەکار حەسابەکرێ. و وتمان جگە لەوەش لە مەسائیلە فەرعیەکانە، لە شتە فەرعیەکانە کە خوای پەروەردگار یەکلای نەکردوێتەوە بەڕوونی، کە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکلای نەکردوێتەوە بەڕوونی، مەجالی ئیجتیهادی تایە و مەسئلەکان بە مەسئلەیەکی خلافی و جیاواز دائەنرێت. یعنی قبولکردنی جیاوازی تایە دروستە، یعنی قبولکردنی جیاوازی تایە دروستە، و بەڵام معنای ئەوە نییە ئێمە تەسلیمی جیاوازیەکە ببین و بڵین ئەم مەسەلە جیاوازیە وتر بێسین تایە. تۆ ئەگەڕێی بە دوای حەقا بە ئەوەی بگەی بە حەق، ئەگەر پێکات، ئەگەر خوای گەورە علمی پێدا بێتی، توانای پێدا بێتی ئیجتیهاد بکەی، ئەگەر پێکات ئینشاء الله دوو ئەجرت هەیە، ئەجری پێکانەکەت و ئەجری ئەوەشی کە ماندوو بووی. ئەگەر نەشت پێکات و ئەجری ماندووبوونەکەت هەر بۆ نووسراوە ئینشاء الله. بەڵام لێرە ملاحەظەیەک هەیە دەربارەی ئەو کەسانی کە توانای ئیجتیهادیان نییە. خەڵکانێک هەن علمی شەرعیان پێ نییە، ناتوانن ئیجتیهاد بکەن، ناتوانن بە دوای دەلیلا بگەڕێن. ئەو کاتە ئەمانە شوێنی زاناترین کەسەکەون لە عەقڵی خۆیانە. کێ بە زاناترین کەسە زانن کە دەستیان پێگاوە، توانیان هەیە
ڕەئی بزان گوێ لە ئەوە گرن و ئەوتر وەکو بڵی وەکو بێت بە ئیمامی ئەو و ئەمیش ئەبێ بە مەأمومی و شوێنێکەوێ و بە ئیزنی خوای پەروەردگار گوناحبار نابێ مادام شوێنی موجتەهیدێک کەوتووە ئینشاء الله گوناحبار نابێ. بەڵام ئەگەر ئیسا موزوعەکەی ئێمە زیاتر لەسەر ئەوەیە ئەگەر بێت و کەسانێک هەڵسن بە زیادە ڕەویکردن یان بە زیادەدانان لەسەر مەسائلە ئەسڵەکانی عەقیدەیان ئەسڵەکان لە ئوسوڵەکانی عیبادەتە یا لە ئوسوڵی ئەخلاقا خوا پەناماندەوە کارەکەیان بە نادروست ئەژمێرێ و بۆ کارێکی بیدعیان کردووە و خوا پەنامان بدە بیدعکاریش حاڵی خراپە لە ڕۆژی قیامەتە. هەڕەشەی زۆری لێدراوە چونکە خوای گەورە لە قورئانە بە سەراحەت فەرموویەتی اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. واتە ئەمڕۆ ئاین و بەرنامەکانتانم بۆ کۆتایی یعنی گەیاندومەتە کۆتایی خوای گەورە ئەفەرمێ و ناز و نیعمەتی خۆمم بە تەواوەتی بەسەرتانە ڕشتووە و تەواوم کردووە و ڕازی بووم بەوەی کە تەنها ئیسلام ببێتە بەرنامە و ئاینتان. لە شوێنی ترشا خوای گەورە لە قورئانە هەر ئەفەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله. خوای تعالى ئەفەرمێ بێگومان ئەمەی باز کرا ینی کە مەبەستی قورئانە و مەبەستی ئەو بابەتەیە کە لەو سوورەتانە لەوە باز کراوە لە سوورەتی ئەنعامە بە تایبەتی ئەمی باز کرا ئەمە ڕێبازی منە. خوای تعالى ئەفەرمێ کە هەر ئەمەش طبعاً ڕێبازی ڕاست و دروستە ئێوەش ئەی مسلمانان شوێنی بکەون و شوێنی ڕێچکەکانی تر مەکەون چونکە ئەگەر یعنی شوێنی ڕێگا و ڕێچکەکان کە لە ڕێگا ڕاستەکە لای داوە ئەگەر شوێنی بکەون خوا پەنامان بدە سەرتان لە گومڕاییەوە دەرئەکات یعنی فتفرق بكم عن سبيله. لە ڕێبازی خوا جیایی و دووبەرەکیتیان تا دروستەکەوە تان پێکە لە ڕێبازی خوای پەروەردگار لابن. دیارە لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە ڕوون ئەکاتەوە بە ئاشکرا وەکو لە بوخاریە هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خەتێکی ڕاستی کێشا پاشان بەونی و بۆ دیویە هێڵی تری کێشا و خەتی تری کێشا و فەرمووی ئەمە ڕێگا ڕاستەکەیەوە ئەن هذا صراطي مستقيما و ئەمانەی دەوروبەری ئەم لاولاش ئەمە سبولە. خوا پەنامەمدا هەر کەسێک لە ڕێگا ڕاستەکە لادا بۆ ئەو ڕێگایە و ڕێچکایانە ئەوە سەری لێتێک ئەچێت و لە ئەوڵ لەوانەیەک لەگەڵ ڕێگای ڕاستە فەرقێک و جیاوازێکی کەمی هەبێ بەڵام بەرە جیاوازەکان زیاد دەکات و ئەبێ بە ئاینێکی تر وەکو چۆن ئاینی مەسیحیەکان یان پێش ئەوانش ئاینی جوولەکەکان ئەو دووبەرەکی و جیاوازیەی تا دروست بووای پێهات سەریان لە خۆیانش تێکدا. هەروەها خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە چەند شوێنی تریشە ئاماژە هەر بەوە ئەکا کە دروست نییە ئینسان شوێنی بیدعە بکەوێ. مثلا خوای تعالی فەرمێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیدان و ئەمری پێکردن شوێن ئەوە بکەون و ئەوەی قەدەغەی لەکردن لی دوور بگرن و باسی هەر لە قورئانە باسی ئەوەشمان بۆکە کە چۆن جوولەکەکان و ئەهلی کیتاب کە مەسیحی و جوولەکەکان ئەگەێنێتەوە گاور و جوولەکەکان چۆن لە ڕێبازی خوای پەروەردگار لایانیاوە و ئەمجا کە لاشیان داوە دینێکیان بیدعەیەکی تریان داهێناوە کە پاشان پێشیان نەبراوەتە سەر و بۆ تەمایی گومڕایی و سەر لێ شێوانیان. ولا حديث پیغمبر صلى الله عليه وسلم هاتوا مثلا حديثك عرباض كري سارية كحديثك لا مسند إمام أحمد ولا سنن ترمذي ولا سنن ابن ماجه هاتوا الباني رحمة إخوة به أفرمي حديثك صحيحة لوي أخوة تعالى پیغمبر إخوة صلى الله عليه وسلم فرمي وإياكم ومحدثات الأمور يعني حدثك دريجة بلام من هر أواندي باسكم لبروي بس ما أتيبقين كبدعة شتيكي خرافة وإياكم ومحدثات الأمور فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة يعني وإياكم ومحدثات الأمور فإن كل بدعة ضلالة. أمان وريايش تازة كان بن يعني الريبازة داهن راو تازة كان أوي كمخالفي أصول عقيدة يعني مخالفي أصول عبادة يعني مخالفي
ئوسولی ئەخلاقە ئامان ئاگاتان لێبێ و خۆتانی لێ پارێزن چونکە هەموو شتەداهێنراوێک هەموو ئەسڵێکی ترکەدای بهێنی لە شریعەتە خوا پەنامان بدا گومڕایی و سەر لێ شێوانە. ولا حديثي تري شهر وها حديث جابري كري عبد الله هاتو أخوي للرازي بك أو حديث لمسلم هاتو أفرمي وشر الأمور محدثاتها فإن كل محدثة بدعة وفي الرواية كان الرواية راتو كل بدعة ضلالة وكل ضلالة في النار براسي همو شت داهن راويك همو شت كاريكي داهن راو همو أصليك لبنمايك لبنما كان شريعة لابدا داهن راو بيت أو بالتأكيد بدعية وهمو بدعية كيش قمرائية وهمو قمرائية كيش برو دوزخ وبرو جهنم برو آقرة. لا حديث كذلك عائشة شهاتوا كالبخاري ولا مسلم شهاتوا من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد أو الشهر طبعا تأييدي واك هر كسيك لا بنما سرك كان شريعته أو كبيغمر صلى الله عليه وسلم هنا بيتي للاين خواي پروردگار وهر كسيك زيادة بخات سري واشتكي تردا بهيني أو بدعية وقمرائية للرواية كتري أو حديثة فمن عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. أو شهر معناه أو أجيني هر كسكاريك بك كأمر فرماني إيميل سر نبي بيقومان يعني أو ورنجيرا ولا لا خواي پروردگار ولا أثري شهاتوا كابن عمر فرميتي كل بدعة ضلالة وإن رآها الناس حسنة همو بدعيك يعني لبنما ناكريت يعني أم كل واتي بقين لي يعني حموشتكي داهن راوكو يسأل بيناسي لا بيناسي بدعية أجر كاتمان بميني إن شاء الله لا أما جاي في أكين يعني كأو كله بمعنى أو نايت كهمو يعني هموشتكي داهن راو جقل لوي ك يعني هموشتي في غمر نيكرد بيتو بيكي بدعية يعني بيقومان هرگيز نابي أو معناه بقيني وأتوانا بلهم زانيان همويان يعني كون لسر أوي كمرجنية هموشتي في غمري خواه صلى الله عليه وسلم نيكرد بدعية لبروي ناكري وناشي يعني في غمري خاص الله صلى الله عليه وسلم أصول كان دانا وهر لا دانك لو أصلانا يعني هر أصلي كتازة كدابهن أو بدعية أجينا أجر وابوا نأبوا بحيث شيء جوازها بالله حتى لا اشتفرع كان شاء كل كبو معناه يعني حموشتي وأبوها بيغمر صلى الله عليه وسلم حموشتي لقرآن أو لحديث بيغمر صلى الله عليه وسلم أبوها يعني بيان بكريايا وبحيث شويك مجالي خلاف ودوبركي ودور رأيتها نبوايا يعني ما دام مجالي دور رأيها يا ما دام مجالي أو هي دور رأيها به كوابو الديارة بتأكيد أو كل اللي ويك بيغمرة فرمي صلى الله عليه وسلم كل بدعة ضلالة ديارة يعني أو كل بو معنى النية يعني وكشون بلي وكو شون لقرآن لا شوني ترى أخوي جورا أما جاي كردوه يعني كل من فيها يعني مثلا باسي قوم كانوا بيشوا أفرميها هم أو أوانيتيان بس بلام سيركي تدمر كل من فيها يعني ديارة تدمر كل شيء ديارة كل شيء كليرة هموش تكنية يعني ديارة كافر كان كخوي جورا لنا يعني برد وبيغمركان لو درچون لو كل درچون ديار أو كل بمعنى كتابته هي لشونو كبوشوني كتير أجورة ليرشة بمعنى بنما سلكيكاني إسلاما لا أو هر زياديك يعني همو زياديك بخري تسر بنما سلكيكاني إسلام أجينا أجر كل بدعة بمعنى كيشتي ولي بقري يعني حتى تنانت شت أي هنا كانش أجيني شت دنيا كانش أجريته وشونك تو بتشي بلقي قبلي أو كل عامة بتشي بلقيك شت هنا كاني ليه دركي شت مثلا دنيا كاني ليه دركي بونمونا سيارة بونمونا مش تكنولوجيا تازاني كبيابو كهرباء مثلا أم أميرة تازانة هم يهلا موبايل وهرلا
ستەرلایت و ئەنتەرنێت و هەموو شتەکان کە پەیدا بووە ئامێرە تازەکان کە لە سەردەم پێغەمبەرانە بووە بەری ئەو حەدیثا کە فێگەر تۆ کولەکە بە معنایەکی عام وەربگری بەڵام دیارە بە معنای عام نییە و ناکرێت بە هیچ شێوەیەکیش کەسیش نەیوتووە ئەو کولە معنایەکی عمومی هەیە چونکە ئەگەر وترابێتیش مەبەست پێی يعني الأصول بنماكانها يعني كلي زيادة بخلة صار أصل كلي زيادة بخلة صار أصلك لأصول الدين أو بو معناه بو معناه كلك بو معناه بلي عامة همو كليك يعني بلا منك لهمو فرع فروعاتك كلي شتيك بيغمرنا يكذب صلى الله عليه وسلم بتأكيد أو معناه نعجة يعني بويا كل بدعة ضلالة يعني همو زيادك بخلي سر بنا مكاني آين العقيدة بالعبادة بالأخلاق طبعا قوم راية وأجر خلقي بحق براسي وبشاكي شي بزاني چونك اللي بشاكي ناخواتوا يعني زيادة لبنا دين تواوبوا دين كوتاي بيهاتو واضح بنا مكاني دياري كراو لسر أو بنا ما ينا أبي إنسان شتكاني دار رجيت هموش تكان لسر بنا مكاني عقيدة وعبادة وأخلاق دا الرجل إتنا كريتو ناقنجيت تو بڵێ وڵا بنەمایەکی تردا ئەهێنم کە پێشتر نەبوو بێت و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی پێ نەکرد بێت. هەروەها إمام مالك أفرمي من ابتدع في الإسلام بدعة يراها حسنة فقد زعم أن محمدا صلى الله عليه وسلم خان الرسالة لأن الله تعالى يقول اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. طبعا فما لم يكن يومئذ دينا فلا يكون اليوم دينا. بالفعل يعني مش أروالين هر کەسێک شتێکی تازە دابهێنێ بنەمایەکی تازە بخاتە سەر بنەماکانی ئیسلام و بزانێت شتێکی چاکی کردووە کە وایە بڵێ پێغەمبەر خیانەتی کردووە چونکە ناکرێت خوای تعالی بفەرمێ اليوم أكملت لكم دينكم يعني دين كامل بوو ناکرێت کەسێ بێ دین کامل نەبووە من کاملێکم من شتێتر دێنم کاملێکم بەتەکید وانیە و ناش بێت و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەر وا بڵێ هەر کەسی وا بڵێ وەکە وایە بڵێ پێغەمبەر خیانەتی کردووە هەرچی شتێک لەو ڕۆژە دین نەبوو بێ یعنی بنەماکان ناکرێت یعنی ئەمە باس لە دینەکە باس لە ئوسولی دینەکە ئەوانەی کە دینی لەسەردا ئەمەزرێ فلا يكون اليوم دینە بەتەکید ئەمڕۆ نابێ بە دین ئەگەر ئەو ڕۆژە دین نەبوو بێ. هەروەها ئیمامی شافعیش ڕەحمەتی خوا لێ بفەرمێ من استحسن فقد شرع هەر کەسێک بڵێ بەڵام من ئەمە بە باشە زانم یعنی لە عەقڵی خۆیەوە بڵێ ئەمە باشە زانم یعنی نەیگەڕێنێتەوە بۆ بنەماکانی ئاین یا بنەمایەکدا بمەزرێنێ مخالفەی بنەماکانی ئیسلام ببێ بەتەکید وەکەوە وایە بڵێ يعني شرعي تري داهنا به هروها طبعا أما آثاري ترمان زورة لسري و من حزناكم زور دريجي بيبم بلام هر آماجة بهنديك يكم ابن تيمية رحمة إخوائي ليبي أفرمي جماع الدين أصلاني لا تعبد إلا الله ولا نعبده إلا بما شرع يا بما شرع لا نعبده بالبدع. طبعا وايا ابن تيمية رحمة إخوائي لبيت أو آياتك ببلغة فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا يعني عملك صالح به وكسنك بعملك مطابقي قرآن والسنة به ودجايتي قرآن والسنة نكا چونکە هەر عملي بيشواني قرآن والسنة به ورنجيراوة ولا يشرك بعبادة ربه أحدا و شريكش بخوا قرار ندا چونکە هەر کەسێ شەریک بخوا قرار دا لئین أشركت ليحبطن عملك هەر کەسێ هاوبەش بۆ خوای پەروەردگار بڕیار بدا عملەکانی پوچەڵ ئەبێتەوە عملەکانی هەموو پوچەڵ ئەبێتەوە کەوا بوو نابێت يعني ئەگەر بتەوێت يعني دین لەسەر دوو ئەسڵە دامەزراوە یەکەم تەوحید دووهەمیش يعني إخلاص وتوحيد دوهەمیش موافقەی شەرع يعني هەر کاتێ مخالفەی شەرعت کرد يعني ئەوە کردەوەکانت وەرناگیرێ. طبعا ئەگەر کەسێ بێ بڵێ ئەمە مەبەستی ابن تەیمیە ئەوە نییە مەبەستی ئەوەیە کە هەموو شتێکی زیادە بدعەیە و یعنی هەموو یعنی نییە کەوابووی لەیرە ابن تەیمیە خۆی یعنی حەق خۆی هەموو بڕۆ تەماشای فتاوای ابن تەیمیە بکە هەموو لەوێ مەسائیلە خلافیەکانی ذکر کردووە و هاتووە تەرجیحی داوە لە بین عولەمایە و
نەیوتۆ ئەمەیان مبتەدیعن لەبەرەوەی مخالفەیەکی کردووە لە مەسائلێکی خلافیە بەتەکید هیچ کەسێ لە زانایان شتیوان نەوتۆ یعنی حتى ئەمانەی کە زۆر توندن لە مەسائلی بیدعەیە وەکو شێخ الئیسلام ابن تەیمیە يعني ئەویش يعني تەماشاکە بڕۆت تەماشاکە هەر مەبەست و قەزدی بنەماکانی ئاینە بەتەکید وشتی تر نا بڕۆ تەماشای مەجموعی فتاوا بکە یەکشت نابینی غەیری ئەوەی کە ذکرمان کرد. هروها ابن تيمية فرمي فما كان من البدع في الدين ليست في كتاب الله ولا في السنة صحيح السنة فإنها وإن قالها من قالها وعمل بها من عمل ليست مشروعة فإن الله تعالى لا يحبها ولا رسوله فلا تكون من الحسنات ولا من العمل الصالح. يعني فرمي هر بدعيك هذا راويك لدين نبي مخالفة قرآن به لقرآن نبي يعني لسنة پیغمبر نبي صلى الله عليه وسلم هر کسیک اوی که بیلی هر کسیک هر کس هر ایمان بیان لو پایی که به شرعی نیه و دروست نیه خواش پی خوش نیه پیغمبری خواش پی خوش نیه چونکه زیاده خصنا سردین مقبول نیه لهیچ کسیکوا لهیچ کسیکوا مقبول نیه. وطبعا حكم بدعة كارش أو كسيك بدعية بخات سردين وزيادة أصلك لأصلكاني دين زيادك بنمايك لبنماكاني دين زيادك حكمي لا إخوائي پروردگار حكمكي زور تند يعني إخوائي تعالى زور بتندي معاملة لقل أو كسانا أكاك زيادة بخنا السردين معاملة لقل أو كسانا أكاك زيادة بخنا السردين. إما إن شاء الله حلقة أمر من هلا كوتاية ناتوانين يعني لو السنورة درشين كبو ما عندي عليك بو حلقة كان بلام من أوتان ياد خما وكلا حلقة ده هاتو باسي أو أكين ك حكمي يعني أو هرشاني كلا بدعكار دراوة هرشكان شن تندن وباشان باسي أوش أكين ك أجر كاتمان بميني باسي أوش أكين ك بدعة زانایان چۆن پێناسەیان کردو چی بدعەیە و چی بدعە نییە چونکە ئەم مەسائلانە زۆر پێویستە بە وردی ئێمە لێ بکۆڵینەوە یعنی زۆر پێویستە ئیمڕۆ بە وردی لێ بکۆڵینەوە لەبەر ئەوەی هەر لە ژێر ناوی وشەی بدعەیە کە ئەو هەموو خلافە دروست بووە بۆیە من ئاماژەم بەوە کرد یعنی لە ژێر ناوی بدعەیە یعنی هەر شتێک کابرا لەگەڵ مەذهەبیان نەگونجێ یەکسەر زەربی بدعە ئەدا بەسەریا و خاوەنەکەشی بە مبتەدیع ئەژمێرێ و سەلامی لێ ناکا و مەرحەبای ناکا و ئیتر ئەگەر مەسەلەکە خلافیش بێ بەس لەگەڵ ئارەزووی ئەوە ناگونجێ تەواو. من برادرێکی دۆستێک یعنی هەندێک خۆشەویستی بۆ من نواند لە بوارێکە لە ماوەیەک لە مەسئلەیەکی خلافیە لە مەسئلەیەکی خلافیە خلافێک لەبین من و ئەوە دروست بوو کەم پێم وتم ئەم مەسئلە سەیرم کرد زۆر توندە یعنی لەبارەی ئەو مەسئلە خلافیەوە کە ئینشاء الله لە کاتی خۆیان مەسائلەکان هەموو دانە دانە ڕۆینە سەری ئەگەر خۆی تەعالی بمان هێڵێ و بتوانین ئینشاء الله بوار بڕەخسێ بۆمان بإذن خواهي پروردگار ئێمە زۆرێک لە مەسائلە خلافیەکان ئەوانەی کە ئەمڕۆ زۆر گەورە کراوەتەوە زۆر زەخ کراوەتەوە هەندێک جار حکمی بیدعە و بیدعەچی و ئەمانە و ئەحکامی سەریعی لەسەر بینا ئەکرێت لەسەر دروست ئەکرێ ئێمە ڕوونەکەینەوە کە ئەو مەسئلە خلافیە و قابلی ئەوەیە دوو ڕەئی هەڵەگرێ و با تۆ ڕەیەکیانیش بەپەسەند بزانی جاری وایە 4 ڕەئی جاری وایە 5 ڕەئی جاری وایە هەیە زیاتر هەندێک مەسەلە هەیە 20 ڕەئی لەسەرە یعنی زانایان 20 ڕەیان لەسەری وتووە تۆ خۆت یەکیان بەڕاست ئەزانی بەپێی ئەو بەڵگانەی کە لاتە و پێی گەیشتووی یعنی ئێمە منعت ناکەین بەڵگەکە بۆ خۆت وەربگرە و لە بۆ قیامەتیشت بەڵگەی ئینشاء الله تعالی و لە ڕۆژی قیامەت شەیکەیتە حوجەیەک بۆ خۆت لە بەردەمی خوای پەروەردگار بەڵام بۆت نییە مقابلەکانی خۆت ئەوانەی کە خلافی تۆن لو مسألة فرعية توبي كيبا مبتدع وبرو آقري جهنم بينيريت و زور بتوندي معاملة لقلاب كي للراسي أويا كيشا كان جاء برادر يكسر لمن هالقراية وبتنديش يعني بتندي حتى تنانت أوندت لو موضوعات جولاية من سرم صرما بيمود أي بابا أميكا تؤيلي يعني ئەمەی کە من وتومە شتێکی تازەم لە خۆمەوە نەهێناوە زانایانی پێش
ئێمە وان وتووە بۆ نمونە ینی نمونەی چەند زانایەکم بۆ هێنایەوە کە ئەوانش ئەو ڕەیان هەیە کە من وتومە ینی بۆ نمونە باسی هەندێک لەوانە باسی مەسەڵەن ئیمامی سویوطیم کرد، باسی ئیمامی ابن حەجەری عەسقەلانیم کرد، باسی ئیمامی نەوەویم کرد، ئەو یەکسەر زەربی هاوردە سەر ئەوانیشە کە ئەوانیش هەر مبتەدیعن و ئەوانیش بیدعیانێ و بیدعچین و نابێ بە گویان بکرێ و نابێ ینی بەم توندیە بەم هینە مع العلم لەوانەیە لە دەیەها دەرسی خۆیان هەر ئەو برادرە باسی ئەوە بکا کە نەوەوی وای وتووە، شافعین ئیمامی نەوەوی وای وتووە، ئیمامی ابن حەجەر وای وتووە، ئیمامی سویوطی وای وتووە، بەڵام لەوەیە لەو مەوزوع خلافیە کردیانی بە مبتەدیع و قسەیان وەرناگیرێت چونکە ڕێی ئەوانیە بێ ئێمە گشتمان بڵین جەناب چییە فەرمی ئێمەش لەسەر ڕێیەکەی تا نەمانکەی بە بیدعە و بیدعچی و کارەکەمان نەکەی بە بیدعە و خۆمانیش نەکەی بە بیدعچی و یەکسەر بەرەو جەهەنم نەمانێری قەسیم الناری والجەنە پێیا بۆ برا. ئەمە عینەتر بۆ لۆمەی هەندێک کەس بکەین کە ئەڵێ ئیمامی عەلی مەسەلەن ئاگری جەهەنم بەدەست ئیمامی عەلیە، مەسەلەن هەر کەسێ بنێرێ بۆ جەهەنم ئەینێرێ، هەر کەسێ بنێرێ بۆ بەهەشت ئەینێرێ. ئەوە نییە لەناو ئێمە هەر گەنجێک هەر تازە پێگەیشتوێک پێیا ئەبێ یەکسەر خەڵک ئەنێرێ بۆ جەهەنم، خەڵک ئەنێرێ بۆ بەهەشت، ینی بە ویستی خۆی هەر کەسێک بۆ گوێرەی ڕێی ئەو بچێ بەرەو بەهەشتە، هەر کەسێکیش بەرەو ڕێی ئەوە گوێرەی ڕێی ئەو نەڕوا بە فتواکانی ئەو عەمەل نەکات، مقەلیدی ئەو نەبێ، یەکسەر بەرەو جەهەنم ئەینێرێ خوا پەنامەمدا. ئەمە مەسەلەیەکە پێویستی بە ڕوونکردنەوەی زیاتر هەیە، پێویستی بە وردەکاری زیاتر هەیە. ئینشاء الله تعالى خۆی گەورە یارمەتیماندا لە هەفتەکانی داهاتووە و لە حەڵقەکانی داهاتووە زیاتر لەسەرێچین. داواکارم خۆی گەورە هیدایەتماندا و نوری ئیمان بخاتە دڵمانەوە و بە شوێنکەوتووی ڕاستەقینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم حسابمان بکات و ئەگەر خوا پەنامەمدا لاریەکیشمان تیا بێ خوای تەعالی بۆمانی ڕاست کاتەوە هەر غەڵەتێ بکەین. ئەگەر ڕاستمان کردو و پێکابێتمانەوە بە تەئکید لەلایەن خوای پەروەردگارەوەیە، ئەگەر نەشمان پێکابێ ئەوە لە نەفسی خۆمانەوەیە داواکارین خوای گەورە هیدایەتماندا و لەسەر ڕێگا ئەو ڕێگانەی کە نەمان پێکابێ خوای تەعالی نەمان هێڵێ بمان هێنێتەوە سەر ئەو ڕێگایی کە خۆی پێی خۆشە و پێغەمبەرەکەی لەسەر بووە. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.